سلاوتان لبلا بردم مزگەوتی سەروەرانی قەزای ناوەندی سۆران دیارە ئەمڕۆ کاروانی حاجیانی سنووری دارەی سربەخۆی سۆران دەگەڕێتەوە لێرە خەڵکێکی زۆر لە کەسوکاری ئەو حاجیانە لە بەردەم ئەم مزگەوتە وەستاون بۆ ئەوەی پێشوازی لە حاجیان بکەن کە نزیک مانگێک دەبێت لە وڵاتی سعودیان بە مەبەستی بەجێگیانی فەریزەی حەج لەگەڵمان بن کۆی ئەو دیمەنانەتان بۆ ئەگوازینەوە کە ئەمڕۆ کەسوکاری حاجیان لێرە لە بەردەم مزگەوتی سەروەران وەستاون بۆ پێشوازیکردن لە ئازیزانیان کە چەند ڕۆژێک دەبێت لە ئەوان دابڕاون دیارە یەکەممان شایستا نزیک بۆتەوە لە مزگەوتی سەروەران لێرە وەگوتم خەڵک بە گۆڵ گەورە و بچوو هەموو تەمەنێکی جیاواز لێرە وەستاون بۆ ئەوەی چاوەڕوانی هاتنی بڵێم حاجیان بکەن لێرە کە زۆر دەمێکە لێرە ئەوان چاوەڕێ دەکەن کە ئازیزانیان ببین دیارە یەکەم پاس کە ئەگەر هاوکاری کامەرەمانم دیمەنەکەتان بۆ بگوازێتەوە دیارە یەکەم پاس ئەوەتە لێرەیە هەوڵەدەم هەم لە ساتی گەشتنی حاجیان گفتوگویان لەگەڵ بکەم هەمیش قسە لەگەڵ کەسوکاریان بکەم بزانم هەستی ئەوان چۆنە کە لە وڵاتی سعودیا دەمێک کەماونەتەوە فەریزەی حەجیان بەجێگەیاندووە ئەمڕۆژ هاتونەتەوە باوەشی کوردستان دەمێ ئاماژە بۆش بکەم لە فڕۆکەخانەی نێودەوڵەتی هەولێر ئەم حاجیانە بە فڕۆکە دابەزیون ژمارەیان 311 حاجی دەبێت لەوێش سەرپەرشتیاری دارەی سەربەخۆی سۆران و بەڕێوەبەری ئەوقافی سۆران دکتۆر پشیوان سرێشمەی و هەڵگر شێخ نەجیب لەوێ پێشوازیان لە حاجیان کردووە ئێستا یەکێک لەو پاسانە خەریکە نزیک دەبێتەوە کە دەگوترێت چەند حاجیەی شتێدایە لێرە کەسوکاری ئەوان لە پێشوازی ئەواندا دەبن بەڵێ دیمەنی ئێستای بەردەم مزگەوتی سەروەرانە لە قەزای ناوەندی سۆران وە کاماژەم پێکرد جەنجالێکی زۆر لەم شەقامە دروست بووە خەڵک داواکە کە پۆلیسی هاتچۆ لێرە بێن بۆ ئەوەی ڕێنمایی بەو شپێرە و هەخە هاوڵاتیانە بدەن کە لێرە لە بەردەم ئەو مزگەوتە وەستاون بە مەبەستی ئەوەی کە ئەمڕۆ حاجیانی سنووری دارەی سەربەخۆی سۆران لە ڕێگەی فڕۆکخانەی نێودەوڵەتی هەولێر دەگەڕێنەوە لێرە پێشوازیان لێکەن دیمەنی ئێستا خەڵک سیرکەن دەبین بە مۆبایلی خۆیان ئەو حاجیانە وێنە دەگرن یاخود ڤیدیۆی ئەوان تۆمار دەکەن کە ساتی گەشتنەوەیانە بۆ سۆران ژمارە و حاجیانە 311 بێت کەمێک پێش ئێستا لە وڵاتی قسەم لەگەڵ مەلای یوسوف چۆمان بەرپرسی نووسینگە حەج و عومرەی سۆران کرد کە ئاماژەی بۆ کرد ئەو وەکو بەرپرسی نووسینگە لەوێ ماوەتەوە ژمارە و حاجیانە 311 کەسە ئەمڕۆ لە ڕێگای فڕۆکخانەی نێودەوڵەتی هەولێر هاتونەتە گەڕاونەتەوە کوردستان بەڵێ ئەوە هاوڵاتیان لێرە بە گوڵ و بە چەپ لە ڕێزان پێشوازی لە ئازیزانیانەکەن کە دەمێکە لەوان دابڕاون دەمێ ئەوش بە بیمێران بینمەوە تاکە حاجی کە ناگەڕێتەوە ئیدارەی سۆران عایشە عەبدوڵڵا خەڵکی ناحیەی پیرانی دەبەری بارزان بوو کە لە 2 ڕۆژ پێش جەژن لە کاتی بەجێگەیاندنی یەکێک لە پەڕیزەکان ئەرکە ئاینیەکان لەوێ بەهۆی گەرماوە گیانی لەدەستدا و دواتر دوایی 5 ڕۆژ لە مەراسیمێک شایستەدا بە ئامادەبوونی بەشێک لە حاجیانی ئیدارەی سۆران لەوێ مەراسیمی بە خاکسپارنی بۆ کرا و تەرمەکەی لەوێ بە خاکسپێردا ئێستا ساتی گەشتنەوەی ئەو حاجیانەیە هاوکاری کامێرەمانم دیمەنی زیاترتان بۆ ئەگوازێتەوە کە ئەمڕۆ لە بەردەم مزگەوتی سەروەرانی قەزای ناوەندی سۆران تەواوی حاجیانی سنووری ئیدارەی سەربەخۆی سۆران
لێرە دادەبەزن لە ڕێگای و پاسانە دواتر کەس و کاریان پێشوازیان لێەکەن و دواتر بەرەو ماڵەوە دەگەڕێنەوە. ولدي بسام يزحف السيارة والساكن بس دراك برا بەڵێ یەکەم حاجی کە دابەزێت لێرە یەکەم حاجی گەشتەوە نێو بڵێم مزگەوتی سەروەران لێرە لە قەزای ناوەندی سۆران لەگەڵمان دیمەنی زیاترتان بخوازینەوە لێرە لە سۆران. ثلاثة يوم ثلاثة بخير وضرب بخير وحاجة أنا باقي بكر فيها ببابي الأخوان دیمەنی ئێستای بەردەم مزگەوتی سەروەرانە لە قەزای ناوەندی سۆران دیارە ئەمڕۆ ئەو حاجیانەی لە سنووری دارەی سربەخۆی سۆران بە مەبەستی بەجێگیانی فەریزەی حەزڕویان لە وڵاتی سعودیا کردبوو ئەو فەریزەیان بەجێگەیان ئەمڕۆ لە ڕێگای فڕۆکخانەی نێودەوڵەتی هەولێرەوە هاتوونەتەوە هەرێمی کوردستان و لەوێش لە ڕێگای پاسی تایبەت دێنەوە ئیدارەی سربەخۆی سۆران لەلایەن کەسوکاریانەوە لە بەردەم مزگەوتی سەروەران پێشوازیان لێکرد و دواتر لێرە ئەو کەلوپەلانەی ئەوان لەگەڵ خۆیان هێنا لە وڵاتی سعودیا لێرە لە ڕێگای جانتاکانیانەوە بڵێم تەسمیل بە خۆیان دەکرێتەوە. رحمة الله كان يوم الكاهد زاد كان شنو بدي بەڵێ یەکێک مام حاجی سلام علیکم بەخێر بێتەوە هەست چۆنێکە والله لەخوای بەزیادە بێت اللهم صل على سيدنا خواوەی بە قسمت کردینە و زارەشو خوا کەلیمە تا زارەشەی دیکەش ئینشاءالله لە هەموو باش هەموو لاشیش ئینشاءالله ئەسنا ئەو شوێنی ئەو شوێنی ئەبینی و ئینشاءالله هەمووی خێر و بەرەکەت و ئەوەیە خۆش بی سەلامەت بی خۆش پێیان یەکێک لەو حاجیانە بوو کە گەشتۆتە بەردەم مزگەوتی سەروەران لێرە لەلایەن کەسوکاریەوە پێشوازی لێکرا دیارە بە گوڵ بە ماچکردنی یەکتر لێرە ئەمڕۆ پێشوازی لە حاجیانی سنووری ئیدارەی سربەخۆی سۆران دەکرێت کە ژمارەیان 311 حاجی دەبێت لێرە لە ڕێگەی نووسنگی حەج و عومرەی سۆران ئەو کەسانە بەڕێکران ئەمڕۆژ بڵێم پێش جەژن چەند ڕۆژێک پێش جەژن بەڕێکران و ئەمڕۆژ هاتوونەتەوە ئێرە دوای ئەوەی کە فەریزەی حەجیان بەجێگەیاندووە. دیمەنی ماچ دیمەنی پێشوازی کردنی کەسوکاری حاجیانە لە بەردەم مزگەوتی سەروەرانی قەزای ناوەندی سۆران
ئەمڕۆ دووشەمە تەواوی حاجیانی سنووری دارایی سربەخۆی سۆران لە ڕێگای فڕۆکخانەی نێودەوڵەتی هەولێر گەشتنەوە هەرێمی کوردستان لە فڕۆکەخانە سەرپەرشتیاری دارایی سربەخۆی سۆران بەڕێوەبەری ئەوقافی سۆران لەوێ لە پێشوازی حاجیان بوون. ئێستاش یەکەم پاس کە چەند پاسێکی تریش ماوە بێگومان ئەوانیش لە ڕێگاون لە ڕێگای خەلیفان تا نێوگەلی عەلیبەگ لەوێ ماون بۆ ئەوەی ئەوانیش کەمێشتر بگەنە ئێرە بە ئەوەی خەڵکێکی زۆر لێرە وەستاوە کە سوکاری ئەو حاجیانەنە کە ئەمڕۆ دەگەڕێنەوە باشووری کوردستان دوای ئەوەی فەریزەی حەجیان لە وڵاتی سعودیا بەجێگەیاندووە. شڵە حەجەوان قبولە خدای شڵەوان قبول کاتارەکە چۆمە ڕووناک ماو دیتنەوە. بەڵێ هەوڵە دەم قسە لەگەڵ ئەو دای حاجیە بکەم ئەگەر هاوکارم لایە بەخێر بێتەوە خوش كي خوشي خدا شكر رضي يا ربي موفق ان شاء الله صار كاتب من حمل پێشمەرگە و کوردستانی سستەرێن گۆڕم چۆنگە ماچیتکە ئەمەش پەیامی یەکێک لەو حاجیانە بوو کە ئەمڕۆ هاتوۆتەوە لێرە بڵێم کە سوکاری ئەو کچ و کوڕەکانی بڵێم لێرە پێشوازیان لێ کرد ئەو هەستی خۆی لە ڕێگای مایکی زاری کرمانجی دەربڕی باسی لەوە کرد هەستێکی خۆشی هەیە و هەستێکی زۆر خۆشی هەیە کە ئەمڕۆ هاتوۆتەوە. مام حاجی سڵاوت لێبێ بەخێر بیتەوە. حەست چۆنە کە دوای ئەوەی فەریزەی حەجت بەجێگەیاندوو ئێستا هاتی فۆرزە لەوەی خۆشتر نییە. ئیشاڵڵا خوا بە قسمەت هەموو موسڵمانەکی بکە هەموو کوردستان بکە هەموو قەزای سۆران بکە. حەبەتە برەگەرمە بەڵام لە خوای بەزیاد هەست بە گەرمای ناکەی هەست بە مادیبوون ناکەی هەست بەس بە خۆشیەکەی هەست بەس بە زەکری خوایەکەی بە تاحەتەکەی لە خوای بەزیاد زۆر زۆر خۆش بوو سەفەرەشی زۆر خۆش ئەلحەمدولیلا بە تەنیا چوو بووم کوڕە شەهیدم لەسەر لستی شەیدان لە بە خاتری داچێم ناوی خۆمیچی بەداخەوە ئەوسا ناوی داشتم دەرنەچوو ئیشاڵڵا ساری ئایندا داکم و برایەکان و ئامۆزایەکان و هەموو خەڵکی قەزای پەیامی یەکێکی تر لەو حاجیانە بوو. هەوڵە دەم دیارە پاسی دووەمیش گەشت دیمەنی زیاترتان بۆ گوازینەوە چاوتان لەسەر شاشەی زاری کرمانجی بێ لە تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک کە ئەمڕۆ 311 حاجی لە ڕێگای ئەم فڕۆکخانەی نێودەوڵەتی هاتوونەتەوە هەرێمی کوردستان ئەمڕۆژ لە ڕێگای چەند پاسێکی تایبەت دەگەنەوە بڵێم سنووری قەزای سنووری ئیدارەی سەربەخۆی سۆران و لێرەش کەس و کار بە گۆڵ بڵێم بە شیری نەمەنی چوکلێت ئەوانە لێرە پێشوازیان لێکرد. بەڕاستی دیمەنەکان هەندێک دیمەن زۆر زۆر کاریگەرن لەبەرەوەی خەڵکێک هەیە مانگێک دەبێت کە سوکاری خۆی نەدیوە ئەمڕۆ بەگریانەوە هەیە بە دڵخۆشی و پێشوازی لێەکە. دیارە دومین پاسە ئێستا گەڕاوەتەوە ئێرە لە بەردەم مزگەوت سەروەران وە کاماژەم پێکرد خەڵکێکی زۆر لە چاوەڕوانی ئازیزانیاندان کە دوای ماوەیەکی زۆر دابڕان ئەمڕۆ لێرە پێشوازیان لێکەن بە گوڵ و شیری نەمەنی دواتر عادەتەن فەریزەی حەج بەجێگەێنن لە دوای هاتنەوەیان لێرە خەڵکێکی زۆر دەستە ماڵەوە بە مەبەستی پیرۆزبایی لێکردنیان. ئەمەش دیمەنی یەکێکی تر لەو حاجیانەیە کە ئێستا لە بەردەم مزگەوت سەروەران دابەزیەوە لەلایەن بڵێم کەس و کاریەوە پێشوازی لێ دەکرێت. بەڵێ گەرت خوا
مام حاجی يعني هذا اقدر كاشم ولا مام حاجی بەشێکی ڕاستە خۆ لەگەڵتم بەخێر بێیتەوە هەستت چۆنە ئەمڕۆ بەڵێ هەستت چۆنە ئەمڕۆ هاتیەوە والله هەند خۆش لەخوای بەدادینی هەر وابن هەند باش بوو نەخوا هەتا بڵێ شەرمەزارە بێ هەتا بڵێ جێوە خۆشم أري والله خوي بابا زور ما عندي بين شوروا أما عندي بين لواد ما بين قلب على بو نخو والله الحمد لله نعم اشتري باش عن خدمتي باش عن كل خوي بدي بالعربي ما خوي والله پەیامی یەکێکی تر لەو حاجانە بوو کاماژەم پێکرد ئەمڕۆ خەڵکێکی زۆر لێرە لە بەردەم مزگەوتی سەروەرانی شاری سۆرانە پێشوازی لە کەسوکاریانەکەن کە لە ڕێگای چەند پاسێکەوە ئەمڕۆ هاتوونەتەوە ئێرە لە بڵێم سەنتەری قەزای ناوەندی سۆران پێشوازیان لێ ئەکرێت 311 حاجی پێش جەژن بەڕێکەوتن هەم بە ڕێگای وشکانی و هەمیش بە ڕێگای فڕۆکخانەی نێودەوڵەتی هەولێر بەرە وڵاتی سعودیە لەوێ چەند مەراسیمێکی ئاینی هەیە کە لەوێ فەریزەی حەج بەجێ ئەگەینن لەوێ ئەنجامیاندا دوای چەند ڕۆژ بڵێم هاتوونەتەوە شاری مەدینە و لەوێش بە فڕۆکەی تایبەت هاتوونەتەوە بڵێم فڕۆکەخانەی نێودەوڵەتی هەولێر و لەوێش وەک پێشتری شامارژەم پێکرد سەرپەرشتیاری دارەی سەربەخۆی سۆران بەڕێوەبەری ئەوقاف لەوێ پێشوازی لەو حاجیانە کرا و ئەمڕۆژ ئەو حاجیان لە ڕێگای پاسی تایبەت هاتوونەتەوە ئیدارەی سەربەخۆی سۆران کە ژمارەیان 311 حاجیە 311 حاجی دەبێت ئەمڕۆ لێرە کەسوکاریان پێشوازیان لێ دەکەن. دیارە یەکەم پاس گەشت دوم پاسیش گەشتووە ئێستا سێم پاس ماوە ئەم پاسی ئێستا لێرە دەبیندێت لەسەر شاشەی زاری کرمانجی بڕواتە پێشەوە پاسی سێم دێتە ئێرە لەوێش دیارە خەڵکێکی زۆر لە کەسوکاری ئەو حاجیانەی کە لەنێو ئەو پاسەدان دێنە تۆزێک دێنە پێشتر و لەوێش ئەوانیش بە هەمان شێوەی حاجیانی پێش ئەو دوو پاسە پێشوازیان لێ دەکرێت دیارە گریانی بەکوول هەیە لێرە. بەڵێ حتەن لە ئاینی ئیسلام دە ڕۆژ پێش جەژنی قوربان دە بۆ 15 ڕۆژ لە سەرانسەری وڵاتانی جیهان ئەو کەسانەی دەیانوێت فەریزەی حەج بەجێ بگێنن دوای ئەوەی کە ناویان دەگەڕێتەوە لەلایەن وەزارەتی ئەوقاف و کاروباری ئاینی وڵاتەکانیانەوە ڕوودەکەنە وڵاتی سعودیا بە مەبەستی بەجێگانی ئەو فەریزەیە لەوێش کۆمەڵێک ڕێکار و بابەتی ئاینی هەیە لەوێ کە ئەنجامی ئەدەن دواتر بڵێم کە ئەنجامیاندا دوای بڵێم 10 ڕۆژ پاش جێژن 5 ڕۆژ پاش جێژن لەوێ دووبارە دەگەڕێنەوە وڵاتەکانی خۆیان. ئەم ساڵەش ئەو حاجیانی کە ئەمڕۆ قسەیان بۆ زاری کرمانجی کرد لێرە لە بەردەم مزگەوت سەروەران باسییان لەوە کرد کە ئەوان زۆر ماندوو هیلاک بوونە بەڵام شوێنی مانەوە و خەوتن ئەوانە هەموو لەوێ
بە شێوەیەکی باش بۆ ئەوان دابین کرابوو. بزانم تۆ لە پێشوازی چێ ئەمڕۆ؟ والله لە پێشوازی برایدا ئەمە بەس ئەو نهاتیتەوە ناوەڵە هێشتان ئەو هێشتا هەر لە عەزیە بەڵێ چۆنە ناتیتەوە؟ ئەو عەملەداری ئەوەیە لە بەندێ. هاوکاری کامێڕەمانم دیمەنی سێم پاستان بۆ گواستۆ لە بەردەم مزگەوتی سەروەرانی قەزای ناوەندی سۆران لێرە خەڵکێکی زۆر لە کەسوکاری ئەو حاجیانە هاتوونەتەوە ئێرە بۆ ئەوەی پێشوازی لە بڵێم ئازیزانیان بکەن کە چەند نزیک مانگێک دەبێ ئەوانیان جێهێشتووە و لێرە ئەمڕۆ دەگەڕێنەوە ئەوان باسییان هەستی خۆیان دەرەبڕی کە هەستێکی زۆر زۆر خۆشیان هەیە. دیارە ئەمڕۆ حاجیانی ئیدارەی سربەخۆی سۆران کە ژمارەیان 311 حاجی دەبێت یوسف چۆمانی بەڕێوەبەری نووسینگەی حەج و عومرەی سۆران بۆ زاری کرمانجی کە خۆی ئێستا لە وڵاتی سعودیە باسی لەوە کرد 311 حاجی دەبێت ئەمڕۆ دەگەڕێنەوە ئیدارەی سربەخۆی سۆران تاکە حاجی کە ناگەڕێتەوە عایشە عەبدوڵڵا خەڵکی ناحیەی پیرانی دەبەری بارزان بوو کە لەوێ بەهۆی جەڵتەی دڵەوە کۆچی دوایی کرد و هەر لەوێش لەسەر وەسیەتی کەسوکاری بڵێم پێشوازی لێکرا. بەڵێ دیمەنی ئێستای ساتی گەڕانەوەی حاجیانەیە کە لە وڵاتی سعودیە بە مەبەستی بەجێگیانی فەریزەی حەج ڕوویان لە سعودیا کرد بۆ ئەمڕۆ لێرە لە بەردەم مزگەوتی سەروەران لە ڕێگای چەند پاسێکی تایبەتەوە دێنەوە ئێرە و کەسوکاریان پێشوازیان لێ دەکەن. سەر ڕای بەرزی پلەکانی گەرمە بەڵام لێرە هاوڵاتیان کەسوکاری ئەو حاجیانە بە جۆش و خرۆشەوە بە دڵخۆشی و بە فرمێسکی شادیەوە لێرە پێشوازی لە بڵێم ئازیزانیانەکەن کە ئەمڕۆ دەگەڕێنەوە هەرێمی کوردستان و ژمارەی ئەو حاجیانە ئیدارەی سربەخۆی سۆران ژمارەیان 311 حاجی دەبێت. Siaman.
بەڵێ دەمێ ئەوەش بەبیر بینەران و بیسەرانی زاری کرمانجی بینمەوە کە بە تەمەنترین حاجی لەسەر ئاستی کوردستان خەڵکی دارەی سربەخۆی سۆران بوو. پێشتر زاری کرمانجی وەکو تاکە دەستگای میدیایی چاوپێکەوتنی لەگەڵ ئەم خانمە کرد کە خەڵکی گوندی گەزنەی باڵەکایەتی بوو. موالی لەسەر تەسکەرەکەی 1920 نووسرا بوو، لەوێش لە وڵاتی سعودیە بۆ جێی سەرنجی بڵێم کەناڵە جیهانیەکان. ئێستا حاجیەکی زۆر کەسوکاری زۆری ئەو حاجیانە لە بەردەم مزگەوتی سەروەران وەستاون بە گوڵ پێشوازیان لێ دەکرێت. لوي بعد دايجان بخير بيتو دا حاج سون بو السعودية سون حصلت زور زوري خوش بو اري والله زور زوري خالتي چند داري چومان بله گرم نبوه بله والله گرم بو زور حصلت چونه كسكار ليره وصل والله زور زور خوشه زور زور خوشه حتى بلي خوشه پەیامی یەکێکتر لەو حاجیانە بوو کە ئەمڕۆ زاری کرمانجی لێرە ڕووماڵی تایبەتی دەبێت لەسەر گەڕانەوەی